بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان وخشوستانم سرتا أمي بپرسیارە دەست پێ بکەم لەم بەهارە چیتان بینی؟ تەنها ئەمەوێ بە یەک وشە جوان بنەوە. قسەم بۆ بکەن چی بینی لەم بەهارە؟ نوێبوونەوە چیتر؟ دەی قسەم بۆ بکەن. دەرکەوتنی سەوزای و گوڵ و گوڵزار. باشە جوانی چیتر؟ باران. باشە چیتر دەی؟ چی بوو؟ ژیانەوەی کانی و کانیاوەکان. دەی چیترتان بینی؟ ژیانەوە سەرکەوتن. تەسەوورکەن یەکێک لەو ئاەتە پیرۆزانەی زۆر سەرنجی ئینسان ڕائەکێشێ. رب العالمين أفرمي فانظر إلى آثار رحمة الله، سيري أثر رحمة إخواك ورحمة إخوة أبيني كيف يحيي الأرض بعد موتها. شون زوي جاري كتير زندو أكاتو يحيي الأرض بعد موتها مرد زندوبو كسي أم شون نخوت به هذي هموتان بياني هستان ذكري خوت ما نعمت شيء. باسمك اللهم أموت وأحيا، يعني من شون يكم جار كوربليك لسكي دايكا كم جار إنسان لدايكا بيك جار سزانان الله زورتر ليك جار لپشتی باوکی و جاری لدایک به لسنگی دایکی و جاری لدایک به دوای لرحم دایکی و جاری لدایک به الان پیاو هر 5 سال جاری لدایک به تو اسباس لو کراو الان اگر دنیا او بسریعی بر رحم 3 دقیقه جاری لدایک به تو 3 دقیقه جاری فکری قرانکاری وسره لدایک بونوی انسان لدینا زور باس کراو. كسي أشي حاجة كي زور جوانك حاجة جوان شونه فلم يرفث ولم يفسق رجع كيوم ولدته أمه لحديث هذا. أفرمك أجرته أو رجيك لدايق وشون لدايق أبو شيء يجنا هي وسر ونام يودرز بنو ولا دايق بنو يكينوه دوستكم لحج هاتبو دوستك تبر جلي من علانه وبردبو عشان وصعبت تبوي باشا وشيء أجل من علانه هنا تبغى توتي رجع كيوم ولدته أمه تازة لدايق ويتوجاري كتير جلي تازته تصورك إما زور زوزو لعيش خمانا نوي أبينا باش أم نوي أبونا وانيك إما همانا إستا بيوستي بترتيب كردني كي تشاك هي خواهي قورة زور بالرحمة لقلبنا. يعني تصور كان أمر رحمة قوري رب العالمين بسر إما تنها لبنا إما گەنجێکی نوێ لاوێکی نوێ مرۆڤێکی نوێ بین لە ئەمڕۆ لە هەموو کاتێ زیاتر پێویستمان بە مرۆڤی نوێ. کە باسی مرۆڤی نوێتان بۆ ئەەکەم لە خزمەتانە وا تەسەوور کە تۆی ئینسان جارێک خوای گەورە مۆڵەتی پێدای جاری دووهەمیش مۆڵەتی پێدای. جارێک لە زانکۆ بووم گەنجێک پرسیاری کردوتی باشە مامۆستا ئێوە بێتاقەت نابن ئەوەنە نوێژەکەن ئەوەنە دووبارێکن تو کوان نوێژ دووبارەکەین لە عومرمان دووبارەی ناکرد چۆن تو ئەوەنی هەموو ڕۆژێ یەک ڕکاتمان نیە لە ڕکاتێتر بچی یەک نوێژمان نیە لە نوێژێتەوە چی دووبارەکەن جا ئینسان شتی دووبارە کردو تەواو بوو. ئەو کات و زەمەنت کە ڕۆشت ئیمامی غەزالی ئەفەرمێ ئەوقاتوکە ئەنفاسوکە همو هەناسەیەکی تۆ وەقتی تۆیە هەناسەت بە حەیاتی ناگەڕێتەوە هەناسەی پێش و ڕۆشت شتێکی نوێ. فکرێکی فەلسەفی هەیە طبعا فکری با بڵێن قەدیمی فەلسەفەیە ئەڵێ هیچ تەنێک نییە لەسەر زەویە لە دوو ئانی واحدە هەمان شت بێ. باشم فکرە عولەما زۆر ڕەتیان داوەتەوە مەسەڵەن ئەڵێ ئەم خودی ئەم ئاوە ئێستا یەک لەحزەی تر ئەو ئاوە نییە ئەڵێ تەغیری بەسەر هات. خودی ئەم پلاستیکەش ئەو پلاستیکە نییە ئەڵێ چۆن شتێک ئەخولێتەوە باشە ئەڵێ هەموو گردون ئەوە خولانەوەی تایە هەموو گردون ئەو جوڵە و حەرەکەیت هەمووی نوێبوونەوەی تایە.
لەم بەهارە تەسەوورەکەی تۆ باشە خی گەورەش نوێ ئەکاتەوە و پێشمانەڵە بڕۆسەری ئاثاری ڕەحمەتی خواکە و ئێمەش ئەزانین پێویستە نوێ بینەوە هەموو شەوێ ئەخەوین و هەڵەسین نوێ ئەبینەوە باشە چۆن نوێ ببینەوە. ئەمە ئەمڕۆ تەنها سێشت لە خزمەتانە باسەکەم لە بەرەوەی بەرەو ڕەمەزان ئەڕۆین ئەگەر بتوانین ئەم سێشتە لە نوێبوونەوە دەست پێ بکەین ومێ دەکەم خی گەورە زۆر ڕەحمی پێکردن گەنجی نوێی چاک چاک چکە ژیانی ئێمە لە مردنمان باشتر لە پێناوی خۆی حیاتمان زۆر گرنگ هەموو لەحظەیەکی تۆ زۆر گرنگ یەکەم شت کە ئەتەوێت نوێ بیتەوە ئەبێت تەوبەکەی هەموو تەوبە هەموو ئەستەغفر اللهە کە تۆ ئێڵێ تەسبیحەکان ئەگری بەدەست ئەستەغفر الله ڕێک تازە بوویتەوە گوناهی پێشوو هەموو ڕۆشت خۆیەکی زۆر بەڕەحممان هەیە سەیری ئەم فەرمایشتە قودسیەکەن لە خزمەتی ئەبین ئەفەرمێ ئەذنەبە عەبدی ذەنبا یەکێک لە عەبدەکان گوناهێکی کرد دوای گوناهەکە فعلم أن له ربا يغفر الذنوب زاني خوایەکەیە کە لە گوناهەکان ئەبورێ فاستغفر فغفرت له داوای لێ خۆشبوونی لێ خۆش بووم ثم عاد فأذنب ئەم عەبدەکە ئێستا ئەوە تەوبێک ئەستەغفر خۆی خەجاڵەتم پەشیمانم کورە غەڵەتم کرد ئەم گوناهام کرد گەڕایەوە عینی گوناهی دووبارە کرد باشە ئەم جارە ئەڵێ فاستغفر فغفرت له دوم جاریش ئەترافی کرد وتی خۆی عەفوم کرد ئەڵێ جاری سێمش عینی گوناهی کردەوە عينا فعلم أن له ربا يغفر ذو خواهي پروردگارێکی عفویەکە لە گوناه خۆشە بێ ئەڵێ فعاد فأذنب عینی گوناهەکەی کردەوە باش اعترافی کردەوە خوا لێ خۆش بووە سێهەم جار لە دوام فەرمایشتا فەرمێ چیە فەرمێ فليفعل ما يشاء دەچی ئەکا با بیکە ئەم عەبدە عولەما ئەڵێن مادام بەردەوام تەوبە ئەکات و نوێ ئەبێتەوە چ گوناهێ بکە خوا لێ خۆشە بێ ئەگەر ملیۆنێ جار ئەو گوناهە دووبارە کاتەوە ملیۆنێ جاری ئەترافی بەخوا کرد و ئیستیغفاری کرد خوا لێ ئەوگر دەبزانە خوایەکی چەند بەڕەحمەت هەیە والله ئینسان گوناهی وا ئەکا خۆی خەجاڵەتە بێ تەسەوورکەن من جاری وایە مناڵەکانم غەڵەتی زۆر گەورەیە غەڵەتێک کە لای من قابوڵی قبوڵ نییە جاری وایە جورئەتی ئەوە ناکەن بێن پێم بڵێن وەڵاهی باوکە ئەو غەڵەتەمان کردو یا فڵان شتمان شکانەوە ئەمانە من زۆر ئەزانم پێ عاجزە بم جارێ بەنامە بۆ مەنووسن و فڕێن لە ژوورەکەی خۆمە کەچمێ خوێنمە وەڵاهی باوکە عەفومان کەوە ئەمانەوە بەخوا جای تشتی وا ناکەین ومانە بڕۆ ئەکەن ئەم نامە زۆر مقەدەسە بەلای منەوە باشە من باوکێکم ئینسانێکم ئەوە سۆزم هەیە بەرامبەر بە مناڵەکە ئەبێ خوایە کە ئینسانی خەلق کردووە چەند بە سۆز بێت لەگەڵ واللهی ئەم عەبدە چەند گوناهەکە بەس ڕێی تەوبە بەرنەدا ئیلا ڕەب العالەمین لێ خۆشە بێت چەندێکە گوناهەکانت ئەرێ چەند کەستان کوشتووە کووە 99 کەستان کوشتووە ئەوە تۆ 99 کەسێک کوشتووە 100 کوشتووە کەسێکی کوشتووە ناوەڵام ئەوە ساز باشە تەسەوور کە کەسێک 100 کەسی کوشت 100 کەس باشە چوە حەزوری خوا لێی خۆش بەس گەڕایەوە چەندێک گوناهت کردووە چەندێک دزیت کردووە چەندێک چیت کردووە بەس ئەوەنە ئیستیغفار کە تۆ نوێ بوویتەوە خوا لە هەمووی بوورە کورە نەک ئەوە هەنێ نوێبوونەوە هەیە لە دینە کورە زۆر گەورەیە والله ئینسان کە بیری لێ ئەکاتەوە شەرمەندە ئەبێ یعنی کەسێک بیرکەنەوە ئەگەر هاتبێ زوڵمێکی زۆر گەورەی کردبێ بەڵام زوڵمەکە بینی خۆی خوا هی مرۆڤ بێ بیداتەوە بینی خۆی خوایەت کاتێک هەیە تەوبە ئەکا ئەزان هەنێ جار خوای گەورە زوڵمەکەی بۆ ئەگۆڕێ بە عەدل أولئك يبدل الله سيئاتهم حسنات أو نيجي نكرده بيز نيجي فوتاوه يا ست توبأك بيز نيجي كي بنسرا وبنسري بويا إنسان للتوبة زور رحمتي خوابين كان يقولها هي ما ترسى بأندازي قوي زوي باشا هموي أفرمي يا ابن آدم لو أتيتني بقراب الأرض خطايا بأندازي قوي زوي تو خطايا وخرابة بو من برسكت لا أتيتك بقرابها مغفرة مش بأندازي ولا خشبون بو أنير كوابو يكمو سرتين يبو نوي إما بشي دس بيئك بتو أما يكدو بتفكر بير كردنو إما عبادتك عبادة التفكر نيمانا زور كم تين أفكرين لشتكن أم آوة تامي تشيئة كي أتوانا بومباسك
تامی چیە ئەمە تامەکەیم پێ بڵێ شیرینە تاڵە ترشە چی تۆ ئەخیر دەی پێم بڵێ بزانم تامی چییە؟ ڕەحمەت لە باوکو دەکەم بێتامە ڕاغبی ئەسفەهانی فەرمێ چی ئەفەرمێ یەکێ لە نعمەتەکانی خوا بەسەرتەوە تۆ تامەکەیت و بێتامیشەکەی ئەزانی تۆ تامی شیرینیەکەی سەد جۆر شیرینی ئەگەر تامی بێتامی نەکردای حکمی ئەوە پێ ناخورە لەزەتیش لە بێتامیشەکەی ئەوە هیچ تامێکی نییە بەڵام تۆ هەر لەزەتی لێ باشە دەی باشە ئێمە ڕۆژێک لەمە تێفکرین باشە ئەم باشە ئێوە چەندێک ئاوە خۆن چەندێکیش ئاو بە تامەکەن ئەی خۆن ئێستا وەڵام من دوو چاو و یاسیانم خۆت دوان بوو دوان باشە سێرکە هەر ئاوەکە بوو بەڵام تام کرا بەڵام تامی ئەمی نەئەدا تامی بێتامی نەئەدا تەسەوەر کە بیرکەرەوە لە شیرینیەکان کە زمانی تۆ جێ ئەکاتەوە لە یەکتر چەند جۆر شیرینی هەیە لەسەر زەوی کێ توانێت بۆ بژمێرێ حەچی شەریکاتی جیهانە شیرینی بۆ ئینسان دروستەکە ئەچیتە سۆپەرمارکێتە بەرار پسکی تێنێت تامی پسکیتە تر بە هەموو شێر شیرینی یانی شەکرە و بڕێ ئاردە و تێکەڵی کە بەم دیوە بەو دیوە ئەنواع مەوادی تێ هەر یەکەی تامێدا سوبحان الله باش ئەم زمانەی من چی خوا پێ عەتا کردوم ئەم هەموو شتە لە یەک ئەکەم ئەم هەموو نعمەتە لە یەک ئەکەم ئیمامی غەزالی لە باسی تەفەکوڕە نمونەیەکی زۆر گەورە ئەهێنێتەوە ئەفەرمێ کاتێک کە لەسەر سفرە دانیشتی یەک دانە هەڵبژێرە ئەڵێ تەنها نان پارچە نانەکە لێ بکەرەوە ئاو وەسە بەرام بدی ئەڵێ ئەم پارچە نانە بیرکەرەوە لەکوێوە هات بۆ کوێ ئەڕوا ئەڵێ تەسەوەر کە ئەم پارچە نانە باشەوە گەنم بوو باشە ئینسان چۆن گەرمی دۆزی خوا چۆن ئەم عەقڵەی پێدا ئادەی زەرعی کە و ئادەی دروست بێ ئادەی گەورە بێ و ئادەی ڕەحمی خوا یا ئەڵڵا باشە ئینسان چۆن فێر و بیهاڕێ باش چۆن فێر و خوێی تێکە چۆن فێر و بیخات سەر ساچ باشە بیکاتە نان بە جۆرێک لە جۆرەکان ئەزانی چەند ئینسان مانوو بوون مرۆڤ لە پێناوی ئەم پارچە نانە تا بگاتە سەر سفرەیت باشە مێ سوپاسی خواکەم لەسەر ئەوەی چۆن گەیشتە دەسم یا ئیلاهی سوپاس دەکەم لەسەرەوەی کە عەقڵەیە بە ئینسان زەرعکە عەقڵەیە بە ئینسان کە ئاوی زەرعات بدا کورە زەوی بکێڵێ کورە ئادەی ڕەحمە پێکردین بەرەکەتی زەوی لێ نەشاردینەوە اینجا سوپاس لەسەر زەوی بکرد نازانی چەندێ سوپاسکەی باشە قەی ناکە دەی ئەو سوپاسەکان ئیشەڵڵا تەواو ئەکەن ئەڵێ تەفەکوور کە ئەم پارچە نانە ئاوا تۆ بە ئاسانی لێت کردەوە باشە ئەگەر ئەم دەستە نەیتوانێت لێ کردەوە چی بکەی تەوە من جارێک لە قەت ئەو مەشهەدەم لەبیر ناچێتەوە گەنج بووم لە بەغدا دۆستێکم هەبوو زۆر فەقیر بوو یعنی چاوەڕێ ئەکرد زۆر کار نانی نەئەخوارد بەشکم یەکێ لە تەڵەبەکان لەگەڵ خۆیان بی بە شتێکی بدات منش تەڵەبەکان ئەمزانی ئەو هەیە حاڵی کردوم بەسەرە هەر ڕۆژێک لە ڕۆژ یەکێک ئەوای بیبردایە نانی بدایەتی چونکە هیچی نەبوو ماڵ و مناڵیشی زۆر بوو ئەو کاتە عمری لە ئێمە گەورەتر بوو ئیتر ڕۆژێک سەیرم کرد بە نەفەرێکم وتبوو بیبە نەیبردوو مش خۆم متابعەمە کە لە مزگەوتی ئیمام ئەبوو حەنیفە بم سێرەکەم ئەیەت و ئەڕوا و ئەمانە ڕائەکشێ و هەڵەسێتەوە وتم بۆ خوا برسیەتی ئەم پیاوە وتم ماوەسە فڵان بۆ خوا ئەمڕۆ من زۆر هیلاک بووم نانم نەخواردووە تا ڕۆشم نییە بە تەنها بڕۆم جۆ مێزە شتمە ئەو بۆ نایت لەگەڵ ما پێکەوە بچین ئەوانە وتی بەخوا نایەم و دوای وتی دقەینە لە بەرخاتی تۆی ئەمەوە وتم باشە با بڕ چوین طبعا لەوێ دانیشتین لە ڕێیا زۆر دەردە حاڵی خۆی کرد حاڵی فەقیری خۆی کرد بێکەسی خۆی کرد داماوی خۆی کرد دوای کە چوین طبعا لێ وکاتە هەر فەلافلمان نەخوارد لە بەغان وسا فەلافل و ئەنتە ماشی ینی فەلافلە خۆ هەر بەڕێوە بەدەم پێوە ئێجادە فەلافلی ئەو کاتە بە 75 دیناری چاپەکە بوو 1000 دیناری چاپی ئەوان 3 دیناری ئێمەیە کرد ینی هیچ نەبوو شتی زۆر سەهل بوو بەس ئەو کەسە فەقیر بوو طبعا چوین فەلافلەکەمان خوارد لەپڕ پیاوێک هات داوای فەلافلی کرد هەردوو دەسی لێرە بڕام داوای کرد و ئەمانە بە پیاوەکەی وتی پارەکە دەربێنەوە بەشکم فەلافلەکەم بیت زۆر پاڕایەوە وتی وەڵاهی دەسم گیراوە وتی ماوەسە بۆ هەرمە بەسم وتم بۆچی ئەو فەلافل نادێ بەدەم ئەو کوڕەوە وتی وەڵا باشە ئەمانە لەو کاتە کوڕێکی کۆری هات لێ بوو وتی وەڵا من تەرتیبی ئەەکەم لەوێ ئەخوێن لە بەخە ئەو یای بەدەمیەوە ئێمەش هەوا سیرمانە کردو ئێمەش فەلافلمان خوا ئەویش فەلافلی ئەخوارد وتم ماوەسا فڵان تۆ باسی فەقیری خۆتە کرد ئەوە فەقیر تۆ زۆر دەوڵەمەندی
تۆ خاوەنی دوو دەسی کە ئەزانی چۆن ئەم نانەبەری بۆ دەمت ئەوە نازانی. طبعا زۆر بە زەحمەت نانەکەمان خوارد و زۆریش غەممان بەم پیاوە خوارد کە هەردوو قۆڵینە. باشەوە لێرە ئەم پیاوە ڕەحمی پێکرد ئەی لە شوێنێتە برسی بوو فەقیر پارەکە و باقیەکەش کابرا دەری هێنا خسیێنە. وتم لەمانە بگەڕێمەوە سەفڵان ئەم پیاوە چۆن ئەچێتە سەر ئەو. ئەی هاوار ئەبێ بە کێ بڵێ تەکلیف لە کێ بکات چی بکات کورەوە مرۆڤە وەکو ئێمە حیاتی هەیە دەفەرمەوەتە. دەتەسەوەر کە غەزالی ئەفەرمێ بەس ئاوا دەسەکانە بینی سوپاسی خواکە کە ئەتوانی ئەم پارچە لێکەیتەوە و خوای گەورە واشی خەڵق کردو بە ئاسانی بە بۆ دەمت. تەسەوەر کە ئەگەر ئەم ڕەحمەی خوا نەبێ کە تۆ ئاوەتی کە نانێ ئەبێ بۆ دەمت دەفەرموو ئەگەر دەمی نەپێکایە ئادەی تەی سەعاتە بێنەبی و ئازای چەند مان و ئەبووی باش ئەوە هەرچۆنە بوو باش ئەوە خسمە ناو دەم دانێکی داومەتێ بە ئاسانی لەتی ئەکا هەرچی ئەم ئاشە چی ئەم ئاشە تۆ سەیری زمانی خۆتاندان کردووە بە بینی ئەم دانانەیەت و ئەڕوا باش دانێکی بەرناکەوێت. مۆسا عەبدوڕەحمانمان هەیە عەبدوڕەحمان محەممەد عارف تووشی نەخۆشیە بوو کە قسەی ئەکرد زمانی نەئەگەڕایەوە بەردانیەک هەموو دەمێوە بخێن قسە بە پەلە ئەکە مۆسا عەبدوڕەحمان من کردم بە سوعبە دەم وەڵڵا خەتای ئەوە نییە مێشکی عازری هێواژۆتەوە خەتای زمانتە زبارێ پەلەیەکە زوو ئەڕوات و ئەوانە. تەسەوەر کە یەک ئازی بچووک تێکچوو بوو باشە ئەم خەریتە نانی ئەخوارد دەمی پڕبوو لە قسەی ئەکرد قسە زمانی نەئەگەڕاوە شوێنی خۆی تەک بەردانیەکە فەقیرە دەرسی ئەوتەوە جاریە و دەمی پڕبوو لە خوێن ئەوە دائیمە فکری لای زمانی بێ کە بیگێڕێت ئاگای لە دانی بێبەری نەکەی دەبیرکەنەوە چۆن ئەم تیکێ بەم دیوە بڕۆ ترتیب باش ئەم لینجاوە هەر هەمووی بەسەریە بۆ مادەیەکی سەهل ئینە چەند بە سەهلیە چێتە خوارەوە زۆر بە ئاسانی باشەوە تیکەم خوارد هەر ئەمەندەیە ئەچێتە ناو مەعیدە ئینجا وەرە دەی گەرمی ئەکا ئەو مەعیدەیە هەموو مەوادەکانی لێک جیا ئەکاتەوە جارێکی تر بە ئاسانی ئەم ئینسان لەزەتی کرد لەزەت خۆزان ئەگەر لەزەتمان نەکرێت چەند زەحمەت بوو ئەوە چۆن ناو مەعیدە دوایی باشە تەوزیع کرا فەوائیدەکانی ئەمە پیسایەکەی فڕێدرا فەوائیدەکانی. غەزالی ئەفەرمێ کە هەندەسە لە ئینسانە هەیە خوا تەوزیعکەوە قەت معنی بیرتان لەوە نەکردو باشە برۆیەکم ئەگەر نانی زیاتری بۆ بڕوا درێژە بێ دانێکیان کورد هەمووی ڕێک بە ئەنداز نینۆکی ئەوانی و نینۆکی کورد هەمووی ئەفەرمێ خوا هەندەسەیەکی لە ئینسانە دروست کردو هەموو شتەکان بە تەوزیعات ئەم خواردنە تەوزیع جارێ لە ڕێی بەغدا مناڵێکم بینی سنتەری گەشەی لاشەی تێکچوو لایەکی زیادی ناکرد هەندەسەی تەوە ئەم دایک و باوکە دنیا لێ هاتووە یەک ئەن و ماوەسە هەموو ڕۆژێ هەست دەکەین ئەم لە دەست و قاچۆ ئەم لە تەرەفی ڕاستەی زیادەکە تەرەفەکەیەتی بچوو نازانین چی بکەین بۆ ئەم لا بۆ دنیا لە یەک شتی بەسیط هەندەسەکە تێکچوو باشە ئەی تۆ بیرکەرەوە هەموو ئەم نعمەتانە چەند سوپاسی فکری ئەوێ فکر ئەمە عیبادەتە ئێمە لە یادمان کردووە عیبادەتێک مجرڕدی ئەم بیرکردنەوە ئەم قسانەیە لە خزمەتانە کردم ئەم بیرکردنەوە فکری ئێمە ئەوە لە سفرەکانی بەس سێرێکت کرد هەمووی بە عیبادەت نووسرا. ابن القيم فەرمێ فەرقی مسلمان و کافر چییە؟ الكافر ينظر إلى النعم كافر جو كتو النعمة بينه سيوك بينه برتقال بينه والمؤمن ينظر إلى المنعم إيمان دار كات سيري برتقال أكا برتقال نابينه خدايك أبينك أم برتقال يدرس كردو منعمك أبينه لبشتو الله أبينه جل جلاله لبشتو أم جمال وكمال يداوى بمشتانه أم جمال وكمال يداوى بإنسانه أم نعمة جوانا أبينه حسبيك کەوابوو ئێمە بۆ نوێبوونەوەی خۆمان یەک پێویستم بە تەوبەیەکی زۆر چاک هەیە دوو پێویست بە فکر هەیە گەنجی من نابێ فکری نەبێ الحەمدولillah ئێمە هەنگاوێکی زۆر گەورەی باش هاتووە خەڵکی بێدین لە کوردستانە شکاوە ئەمڕۆ بێدینی زۆر عیبەیە کەسێ نوێژ نەکا خۆی ئەشارێتەوە ئەزان لە 60-50 گەنجێ خۆ نوێژی بکردە خۆی ئەشارتەوە عیب تەسەوەرکە من چوومە زانکۆی سلێمانی بەچ بۆ مێزەرەوە یەکەم جار بوو باش ئەو هەموو گەنجە هەر هەموو زانکە ئەوە سەیرا شتی عەجایب ئێسمە سا زانکۆی سلێمانی کەس سەیرم ناکە هەر حسابیشو بۆ ناکەن شتەکە زۆر بوو تەواو باشە بۆ گەنجێ ڕیشیە بووە هوو یەکی ئابای لەسەرەوە لە زانکۆ ئەی هاوار بڕواکەن لە 60ەکانە
لبغايا نكلر ما هم جهان إسلامي أو بيديني بوتعيبة ما فضلك زور جوري خويا بسرمانو هنجاو نسيمي سركوتنا لبغداد لشخص كان أفرل الزمان كان الناو كان بدرو لهم زمان كان بغداد تصور كان تنها دو أفرتون عبايان هبه سبر الزمان كوي بغداد شون ها سافري أبي باش أجر بعادتي جبر روينية خوي الرتكاتو زور جیاواز دنیا برو قرآن هی زور که ورشت دینداری زور بقوت بود بلام هنگاوی دوم فکری گنج فکر تفکری گنج لكون كائنات لخوي لأين دي دينكي همو لحظة قبل بيري بلا دينكي يك هلا نكم لس دينكم بك كسيوا هاي باوكي خوي زوزو خوش يا بنا مالي خوي هلا ناك لا ترسي بنا مالك نبدا عيبه بيت سر بنا مالك اي تو خواني دين و پیامێکی زۆر گەورە ئەبێ حەزەرکەی نەبادا دینەکەم شتێکی بچووک بێتە سەری بە فکرت دائما مێشکرد عیبادەتی فکرت هەبێ تێڕامانێکی زۆر گەورە بە جیاواز لە جارەکانی تر اینجا نوێ ئەبیتەوە اینجا بیتە ئەو گەنجە نوێیی کە پێویستە بەوەیە کە بە معنای کەلیمە هەڵگەری ئەو پەیامە گەورە سێهەم دانە لە نوێبوونەوە ئێمە پێویستمان بە ڕۆحی نوێژ نوێژ زۆر زۆر زیندومان ئەکاتەوە زۆر نوێمان ئەکاتەوە تەسەوورکەن ئێمە چۆن نوێژەکەین باشە الله ئەکبەر ئەوە لە ناو مزگەوتە باشە لە ناو میحرابیشە بەخوا ئەو شتم دانە ئەو هەتیۆ نەیفرۆشێ بە گران نانە تۆ بڵێ بیفرۆشێ نایشەڵا نایفرۆشێ ئەوە عیبەی تیا بوو ئەوە ئیماندارەکە ئەوە ئەڵێ شەڵڵای ئەو شتم ئەوەنە پارەی بکردایە باشە لا دۆستێکم هەیە قسەی زۆر خۆشەوانە ئەو ڕۆژێ ئەی بە حیساب نوێژێکی باشەکەم الله ئەکبەر ئەی دەسمی ئەویتم بەس تەحیاتە خوێنم ئەیوتم ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلەڵڵاه جا بیرم کەوتەوە ئەی بەجەم جوڵانی جا بیرم کەوتەوە کرۆ خۆت فاتحە ناخوێنم تەحیاتە خوێنم تەسەوور کە نوێژی ئێمە نوێژێکی کرچ و کاڵ سوبحان الله سەیری پێشینەی ئێمەکەن سەلەفی ساڵح چۆن بوو سەلەفی ساڵح لدروي مزجود ضليان لنا مزجود قلبه معلق بالمساجد لبازار إيش يكر بس أهلي مزجود ضلي للاي مزجود للاي نوجكي فكري لويه أي إما لنا مزجودك بيرمان لدرو وبيسمان بشورش هنا ونوج أبي إلا نوجكان هست ما تشيج نيبو بينه باش بو تنجر الله أكبر أكيد بو شيء أكيد أمانة دوباري أكيد باش يكجر الله أكبر دسم فكر الله أكبر يدوم خوم تعزى كرده ولا نوجكا باشا سمع الله لمن حمد الله أكبر يكتر الله أكبر يكتر بوشي هم الله أكبر بوشي لبيناوي أوي همون لحظة وازن أو دقة اسمنا ونرجع اسم حضوري خواه جل جلاله أما الزهر قوري اللي إما أبي أمر روح دروز به ولما فرمون رجل النيجا بينا بيش هاي خدتهم مردي تزندو بيتوا الله أكبر سرتاي جيانا دسي بيك دي ورده بيره بيشي الركوع باشا جاربار وچانه بخوتي نفسي أدي لبيريش الجموز والله كركي ها دعاء وردو دكاتي زين السجدة أبي خريك أمري هن نخوشي توزي ها خو قرتو تو كوتاي بيهات باشا علين أما شده كهل صايته وكأنما نيبوت وركاتي دوم كأنما سرتاي كم نيشته كأيك إيه باشا من شون فاتحة أخوان شون روح بخمنا ونيجك أبي الله قال همو كلمة إكا بجيم إنجا روحك يتا طبعا أنا كشيك من هي هم من خيال من كهاتمو يخسرونا ونيجك فكرة جم كروا نكبتشي بدم في خيالك هو كشيء جنج من أمر أويه الأشياء بدم خيالك هو نبتشي بدم خيالك بيتونا ونيجك ده جنج لقال خوتا أكي تولى مجاهداي لأنه جاك توزع لا مجاري جنجك برساري كده كردم وتي باشا ما وصل إما ما نبرة خوابش شاق بي بس كيشيك ماني أخذ شاق نابين فريانا كبير جاروا أمرين يقول شو كان بس وتم الحمد لله الشهيدين شلون وتم لنا نوان دوشتين يا أجينا بلاي كوتاي خواناسي يا للرجاي خواناسي أمرين فصدي مجاهدة كتير تشوف جن لقى نفسي خوتاك همو لحظة لما الملاني لأنه يرجع كما شيطان زورم بوينه باشا من زور بو أويانم باشا نفسي خوم خارج برا ولا رمى بمجاهدة كم أيهن مو جنگ أكمل لنا ونرجع كما حتى خوم راقرب باشا وأيو أسن الركوع على شيء تقول الركوع على شيء على سبحان ربي العظيم باشا
أي ذكري ترشيه لنا الركوع بارك الله بارك الله خشع لك سمعي وبصري ومخي وفؤادي وما استقلت به قدمي هرشي قاتي من رأي قلتوا باشا لبردمت يا خشوعي سبوح قدوس ربنا ورب الملائكة والروح وأنا هو السنة إمام غزالي أفرمي قر غفلت زوري بو هناي جوري ذكرى كانت بقورة غفلتكش يتر أدري مثلا هم جاء سبحان ربي العظيم سبحان ربي العظيم لا جاري بالله سبحان ربي العظيم لركعتك لركعتك ترى ولا سبوح نقول لركعتك ترى اللهم أنت ربي لا إله إلا أنت لركعتك اللهم لك ركعت وبك آمنت ها وعليك توكلت خشع لك سمعي وبصري الروايات هي الروايات هرجع الروايات كان بقورة روح أداته بنيجك يا باشا الركوع الله سيتو والله شيء سمع الله لمن حمده سمع يعني شيء يعني جويل أبو يعني تولنا أو الركوع خوا جويل تو حرشيد أو أجل يدو خو أو سمع بمعنى قبول يعني خوا لي قبول كردي بس بو الله السمع بو أو شبكاري هنا كأنما تولى الركوع خوا جل جل عظمتي خو جويل لم عبدي قلتهم عبدش قصي بوك أزان شل لذتك يلو أشيتنا سجدة وسر النبي أكي خوا أمني وشوانا قتنا مختصر زوي لبينا تو النبي سبحان ربي الأعلى سبحان ربي الأعلى وبحمدي سبوح قدوس عينا أو ذكرانا والله ملبري أو لك الركعات ولا لك سجدت باش أين خوين لذت أكي دي أجيت التحيات أزين التحيات تشن بلو برز بوتو لدواء أو سجدانا على شيء التحيات لله صلاة لخواك إلى أسك وبرزاي راستخو جيشت أو صلاة لخواك الصلوات الطيبات المباركة للرواياتك الزاكيات باش لذتك نويليكي خواس صلاوك طيب وباك وطاهر وزاكي وبرقشة هموي تقديمي توكم جيشت بليكي لقال خوشوي اسمنا صلى الله عليه وآله وسلم السلام عليك أيها النبي بمخاطبة قصيلة قلاك لبليكي وانا برزي للروحة السلام علينا خود أخيت بيشو ها جماوري خود وعلى عبادك الصالحين باشا عبادة الصالحة كانت لدواوت أميتر تسيرك تحيات التوكل عهد تازا أكيتو نوي أبيتو أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمد رسول الله عهد نوي كردو لدواي أمانتشي باشا صلوات بدي داري محمد اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد إن جاتو باشا والسلام عليكم السلام عليكم يعني من اللي رنبهم ها جماعة دوا هاتموا السلام عليكم من هاتم السلام لأي وكر باشا لن يرجعش عيننا السلام عليكم ورحمة الله السلام عليكم ورحمة الله كأنما قرامونا إيوه اللي رنبهم من لقشتيكي زور خوشبهم أم جورا عبدايتية أم قالبون أم نويبون ولا نو نويجا أم تيجيش نقول لنويج تو نوي أكاتو أي كنج وتصور نكي نويج من دوباره أبدا نويجك دوباره من همو نويجك من تازه نوي خو من نوي كردتو لقل نويجك توبة تفكر نويج استقبال رمضان باش إنسان لرمضان طبعا لرمضان تو درك بهذا شون بو يسجل برقة خطايا بكم أي شيطان بلعنا بي باشا من واليك الشر مزارك كردم باشا إلا رمضان الشيطان يجني الرك خود درك يناخي خود باشا سيري خودك والله إلا رمضان والله أي قوم شر مزار باشا الشيطان يجنبه باشا الرب كما كوي باشا راست وخم علماء أفرمون أجر أتوي خود بناسي للرمضان خود ناسي يا مش هنجاوب رمضان علماء بيعتم ما نجي تازبونه نيبونه بو يعني ما جي رمضان توتي أبرني همو لحظة قرب الأخوة ما كتوا أبي تويشي لوانيك اتر توام خو عفوي كردوي يك جناه شيء بسرته إنما أي باش جناه كان يترم ما خيته فكر ما كل الرشد فكري خو مشغول ما كبو جناه نور ما دام تول رمضان أي دوها والله بيغمر صلى الله عليه وآله وسلم رحمة بقرباني بهات إيمانا هنا بيك يكشي كان لبناء إخوة شهيدو يكشي كان يكسل دواء أو ما يكسل دواء أو شهيدو
هاوڵێ خەوی بینی لە خەویە ئەوەی دووەمیان مرد لەسەر جێ سێری کرد ئەمەی مرد لەسەر جێ لە پێش ئەوی ترا چوە بەهەشت بەیانی هەڵسان ناو خەڵکە ئەمەی باس کرد تی بە قورئان ئەوەی کە شەهید بوو کەوتە دوای ئەو هەرچیان چوونە بەهەشت بەس ئەویان دواتر دەنگیایەوە لە ناو مەدینە بوو بە غەڵب چۆنە بێشتیەوە شەهید ئەوە فەزلی گەورەی و ئاوایە و گەیشتە دەمی خۆشەویست صلی الله عليه وسلم فەرمووی ئایا ئێوە سەرتان سوڕەمێنێ لەمە مەگەر ئەوەی دووەمیان یەک ساڵ زیاتر نەژیاوە مانگی ڕەمەزانی نەبینیوە مانگی ڕەمەزان خستێ پێش شوهەداوە ئەوەنە گەورەی مانگی ڕەمەزان دە ئێمە بەرە ئەو مانگە ئەڕۆین چۆن خۆت نوێ ئەەکەیتەوە چۆن تا تەجدیدی تۆ چۆنە لە مانگی ڕەمەزان چۆن خۆت بەهێزەکەی لە مانگی ڕەمەزان بەرامیز زۆرە بۆ مانگی ڕەمەزان بەڵام من تەنها یەک بەرنامەم هەیە بۆ جەنابتان ئیتر خۆتان بچن بە دوای بەرنامەی ترا بگەڕن مانگی ڕەمەزان بۆیە بەرەکەتی هەیە دەسە جەمعی لە کاتەکانی ترا بە ڕۆژەوەی زۆر بە زەحمەت بۆ تەگیرە هەتا ئێوارە سکە ئەم دیوەکە باشە لە مانگی ڕەمەزان بە خۆ نازانی بۆ چووکە عامەتە تەزکیە لەگەڵ جەماعەتە زۆر زوو سەرەکەوێ مانگی ڕەمەزان فرسەتی ئەمەیە لەگەڵ عامەی موسڵمانانە سەر لەگەڵ عامەی موسڵمانان زیندوو ئەبیتەوە دروست ئەبیتەوە بۆیە لەم مانگی ڕەمەزانە بەرنامەیەکەمەوەی هەڵ بن ئیشی دەسە جەمعی پێکەوە بکەن مەسەلەن 5 لەم برایانە 10 لەم برایانە ڕێکخراوەکە هەمووی ماوەساکە بڕیار بدەن قەرارمان داوە هەموو شەوێک ئەمەندە ئیستیغفارەکەین ئەمەندە دوعاکەین ئەمەندە ذیکر ئەکەین ئێمە لە نەوەتەکانە کورام چاپە منویسا خوشتنەوە بە کاربۆن ئەمان نووسی ئەمەنەم نووسی و مردبوو باشە 3 کاربۆنمدا ئەنا دوعایەکەم ئەنووسی باشە جارێکتر دامەنا هەم ئەم نووسی جارێکتر دامەنا ئەو جەماعەتی خۆمان تەوزیعمان کرد کاکە ئەم شەو سەعات 2 شەو مەوعیدمانە لەگەڵ خوای خۆمانە بێم دوعانەمان ئیلا کردبێ ئیلا بێمان بەرز کردوتەوە لە حوزوری خۆی ئەم دەسە جەمعیە ڕۆحیەتێکی زۆر گەورەی داین بۆیە لەم ڕەمەزانە ئومێد دەکەم بەرنامەیەک لە بەرنامەکانتان دەسە جەمعی بێ زیندووبوونەوە پێکەوە هەمووان پێکەوە لەوە چیشێکمان نوقسانی هەبێ خوا بە فەزڵ یەکیشترمان ئەویش بەرزەکات ئومێد دەکەم ئینشاءڵڵا ئەم مانگی ڕەمەزانە باشترین ماکانی ژیانمان بێ کە بتوانین خۆمان تیان نوێ کردبێتەوە و رب العالمین ئەمان لە خۆمان ڕازی کردبێ